بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوێک بە گەرمی دڵی ئەویندارانی ئازادی و تێکۆشەرانی دنیایەکی پڕ لە شادی و بەختەوەری بۆ گەشت مرۆڤایەتی. سڵاوێک بە جوانی سروشت و ڕوونتر لە چاوی کانیەکان، بۆن خۆشتر لە بەرامەی گوڵجارەکان و ئاوێتە بە چەپکێک گوڵاڵە سوورەی گەشت لەگەڵ شنەی پڕ لە عەتری بەرەبەیانی بەهاران و تێکەڵ بە بزەی خەمڕەوێنی مناڵە دڵبەهاریەکانتان پێشکەش دەکەین و لەگەڵیدا لە قوڵایی دڵەوە هاتنی بەهار و نەورۆزی ساڵی نوێتان پیرۆزبایی پێدەڵێن. ئازیزان، بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوینێتە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی نەورۆز لە شار و گوندەکانی کوردستان، چالاکی ژنانی ئازادی خوازی سنان لە سەروبەندی ساڵی نوێ، ئاهەنگی شکۆداری نەورۆز لە باکوور و ڕۆژاوای کوردستان، گیان لە دەستانی دوو هاوڵاتی بەهۆی هاتنی لافاو لە هەرێمی کوردستان و هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و سووریا. درێژەی هەواڵەکان. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی نەورۆز لە شار و گوندەکانی کوردستان. ڕۆژی سێشەممە 29 ڕەشەمە لە دوایین ڕۆژی ساڵی 1402دا خەڵکی ئازادی خوازی کوردستان بێڕای بارینی باران ئاگری نەورۆزیان داگیرساند و لە شەقام و کۆڵانەکاندا شایی و خۆشییان دەربڕی. بەپێی ئەو ڤیددیویانەی بەدەستمان گەیشتووە، کوردانی باکووری خوراسان لە شاری شیروان ئاگری نەورۆزیان هەڵکردووە و کچان و کوڕانی ئازادی خواز بە دەوریدا سەمایان کردووە. لە شاری مهابات و گوندەکانی گوێکتەپە و کاوڵان، پیرانشار و شارۆچکەی جەڵدیان، گەڕەکی دەرەدرێژی کرماشان، بۆکان و گوندەکانی داشاغڵ و خۆزڵووی چووکە، گوندی باڵخچی نەغەدا، گوندی لەگزی سەر بە شاری سەقز و چەند گەڕەکی شاری ورمێ، ژنان و پیاوان بە جۆش و خۆشێکی بێوێنەوە ئاگری نەورۆزیان داگیرساند و بە وەچنەوەی دروشمی ژن ژیان ئازادی ساڵی تازەیان بە هەموو کوردستانیان پیرۆزبایی کردووە. کۆبوونەوەی بنەماڵی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان. ڕۆژی سێشەممە 29 ڕەشەمە بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا و خەڵکی ئازادی خواز لە شارەکانی کوردستان لەسەر مەزاری ئازیزانیان کۆبوونەوە و بەڕاستنی سفرەی حەوتسین پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێکردەوە. بەپێی ئەو وێنە و ڤیددیوانەی بەدەستمان گەیشتووە، بنەماڵەی نەمر ژینە ئەمینی هاوڕێ لەگەڵ خەڵکی شۆڕشگێڕی سەقز بە هەڵکردنی مەشخەڵ و وتنەوەی دروشم و سرودی شۆڕشگێڕانە ئاگری نەورۆزی سەرکەوتنیان لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە داگیرساندووە. لە پیرانشار بنەماڵەی کۆمار دەرەفتادا هاتنی ساڵی تازەیان لەسەر مەزاری ڕۆڵەکان بە تەواوی کوردستانیان پیرۆزبایی کرد. لە شاری سنە بنەماڵی ڕامین فاتحی و هومەن عەبدوڵڵاهی سفرەی حەوسینیان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان ڕاخست و پەیامی پیرۆزبایی ساڵی تازەیان ئاراستەی هەموو خەڵکی کوردستان و ئێران کرد. لە شاری دیواندەرە بنەماڵەی فواد سەواری و داریوش عەلیزادە مەزاری ڕۆڵەکانیان گوڵباران کرد و بنەماڵەی یەحیا ڕەحیمی هاتنی نەورۆزیان لە هەموو خەڵکی کوردستان پیرۆزبایی کرد و هیوایان خواست ساڵی نوێ ساڵی ئازادی هەموو گەلانی ئێران بێت. پەیامی پیرۆزبایی نەورۆز لەلایەن کۆمەڵێک لە ئازادی خوازانەوە. ڕۆژی سێشەممە 29 ڕەشەمە شۆڕای سنفی فەرەنگیانی ئێران، بەندکراوانی سیاسی مانگرتوو لە زیندانەکانی ئێران، موژگان ئیفتخاری دایکی نەمر ژینە ئەمینی، سەندیکای کرێکارانی شرکەتی واحد، سەندیکای کرێکارانی حەوتەپە، کرێکارانی ڕەسمی، پەیمانکاری و ئەرکان سالسی نەوت، شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی خانەنشینکراوانی ئێران، نەرگز محەممەدی، توماچ ساڵحی و چەندین چالاکی مەدەنی و سیاسی هاتنی نەورۆز و ساڵی نوێ هەتاویان لە هەموو گەلانی ئێران پیرۆزبایی کرد. ئازادی خوازانی ئێران لە پەیامەکانیاندا وێڕای ئاماژە پێدان بە ئێش و ئازارەکانی ساڵی ڕابردوو، هەژاری و بێکاری سەپێنراو بەسەر کۆمەلگا، ئەشکەنجەی زیندانیان، ئازاری بنەماڵەی دادخوازان، ئێعدام و ڕفاندنی چالاکانی مەدەنی و سیاسی ڕایانگەیاند. سەرەڕای هەموو کێشە و گرفتەکان هاتنی بەهار پێمان دەڵێت کە هیچ زوڵمێک هەمیشەیی نییە و هیچ زاڵمێکیش ماندگار نییە. ئەوەی کە بایەخی هەیە
یەکریزی و یەکگرتووی هەموو ئازادی خوازانی ئێرانە. وێڕای پیرۆزباییکردنی ساڵی نوێ هیوادارین ئەو یەکگرتوویە لە ساڵی 1403دا پانوو بەرینتر بێت و بەهێزتر لە هەمیشە ڕوبەڕووی زاڵمان بینەوە. چالاکی ژنانی ئازادی خوازی سنا لە سەروبەندی ساڵی نوێ. ڕۆژی سێشەممە 29 ڕەشەمە کۆمەڵێک لە ژنانی ئازادی خوازی سنا لە دەوروبەری شار چالاکیان ئەنجامدا و جەختیان لەسەر درێژەدان بە شۆڕشی ژەنجیان ئازادی کردەوە. بەپێی ئەو وێنە و ڤیددیوانەی بەدەستمان گەیشتووە ژمارەیەک لە ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی سنا بە بەرزکردنەوەی وێنەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا و وچنەوەی دروشمی ژنجیان ئازادی دووپاتیان کردەوە کە تا سەرکەوتنی شۆڕشی 1401 و گەیشتن بە هەموو ئامانجە دموکراتیکەکانی درێژە بە خەباتەدەن. دەست بە سەرکردنی هاوڵاتیەکی دیکە لە شاری شنۆ. ڕۆژی یەکشەممە 27 ڕەشەمە هاوڵاتیەکی خەڵکی گوندی کۆرۆشاوای سەر بە شاری شنۆ بە ناوی ڕەحیم سەلامەت لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. بەپێی راپۆرتەکان هێزە ئەمنیەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی ڕەحیم سەلامەت لە گوندی کۆرۆشاوای سەر بە شاری شنۆ و ناوبراویان دەست بەسەر کردووە. شانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا 4 هاوڵاتی دیکە بەناوەکانی ئەمیر ڕەحمانی خەڵکی گوندی تاچیناوە، شەهرام شاهی، فەخرەدین ئەحمەدی و ماردین گاگەشی لە شارەکانی شنۆ و پیرانشار بە توندوتیژیەوە لەلایەن هێزەکانی حکوومەت ڕفێنراوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری هەنگەژاڵی بانە. ڕۆژی سێشەممە 29 ڕەشەمە کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی سلەیمان ئەمینی ناسراو بە سمکۆ حاجی بۆ دووهەمین جار لە کاتی کۆڵبەری لە سنووری هەنگەژاڵی بانە بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار کرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز سلەیمان ئەمینی پێشتر و لە ڕێکەوتی 26 خەزەڵوەری 1402 بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی ڕژیم لە سنووری بانە بریندار کرابوو. ناوبراو شەوی سێشەممە بۆ جارێکی دیکە لە کاتی کۆڵبەری لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە مەرزی هەنگەژاڵ درایە بەردەستڕێژی گولە و بریندار کرا. بە پێی زانیاریەکان برینەکانی ئەو کۆڵبەرە سەختە و ڕەوانەی نەخۆشخانەی سەلاحەدینی بانەکراوە. ئاهەنگی شکۆداری نەورۆز لە باکوور و ڕۆژاوای کوردستان. ڕۆژی سێشەممە 29 ڕەشەمە خەڵکی شۆڕشکێر لە شار و شارۆچکەکانی باکوور و ڕۆژاوای کوردستان ئاهەنگی نەورۆزیان بە بەشداری بەرینی خەڵک و وتنەوەی دروشم بەڕێوەبرد. بە پێی راپۆرتەکان خەڵکی ئازادی خوازی ڕۆژاوای کوردستان لە عین ئیسا و کانتۆنی فورات ئاگری نەورۆزیان داگیرساندووە و بە وتنەوەی دروشمی شۆڕشگێرانە هەڵپەڕیون. لە شارەکانی ئێلح، نەسیبیان، سەرحەد، موغڵا، حاتای، دێرسیم و باتمانە کوردانی ئازادی خواست بە لەبەرکردنی جل و بەرگی کوردی و وتنەوەی درۆژ هاتنی نەورۆزیان لە هەموو کوردستانیان پیرۆزبایی کردووە. شانی باسە کە هاوسەرۆکی حیزب و لایەنە سیاسیەکان لەو مەڕاستمانەدا بەشدار بوون و ڕایانگەیاند کە ساڵی نوێ دەکەن بە ساڵی سەرکەوتن و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی. گیان لە دەستانی دوو هاوڵاتی بەهۆی هاتنی لافاو لە هەرێمی کوردستان. ڕۆژی سێشەممە 29 ڕەشەمە بەهۆی بارینی بارانی بەخڕ و هاتنی لافاو لە هەرێمی کوردستان دوو هاوڵاتی گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان بارینی لێژمەی باران لە شارەکانی هەولێر و دهۆک و هاتنی لافاو زیانێکی زۆری بە خانوو و ئۆتۆمۆبیلی خەڵک گەیاندووە و دوو هاوڵاتی لە ناوچەی ئیتانی دهۆک گیانیان لەدەستاوە. لە شاری هەولێر دەخان و ڕووخاوە و هێزەکانی بەرگری شارستان سەرقاڵی گەیاندنی یارمەتی بە هاونیشتمانیانن. هەروەها هەموو نەخۆشخانەکان خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە و ئاگاداری بە دانیشتوانی هەرێمی کوردستان دراوە تاکو لە ڕووبار و چۆمەکان نزیک نەبنەوە. چاندنی نەمان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە. ڕۆژی سێشەممە 29 ڕەشەمە چالاکانی سنفی فەرەنگیانی ئێران بە چاندنی نەمام و وێڕای پیرۆزباییکردنی نەورۆز ڕێزیان لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژیناگرت. بە پێی زانیاریەکان ئەسقەر ئەمیرزادەگان و ئیراج ڕاهنەما دوو چالاکی سنفی فەرەنگیانی ئێران کە بەردەوام لەلایەن ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی کۆماری ئیسلامیەوە بانکێشت دەست بەسەر و بە زیندان مەحکوم کراون لە سەروبەندی ساڵی نوێی هەتاوی
بە چاندنی نەمام یادی هەموو گیان بەختکردوانی شۆڕشی ژینایان بەرز نرخاندووە. بانکردنی معلمێک بۆ دادگای ئینقلابی مەلایر. حسەین عیبادیان لە چالاکانی سنفی فەرەنگیانی شەهریار لەلایەن دادگای ئینقلابی شاری مەلایرەوە بانکێشت کراوە. بەپێی راپۆرتی شۆڕای سنفی فەرەنگیانی ئێران، حسەین عیبادیان بە تۆمەتەکانی چالاکی تەبلیغی دژی نظام و بێڕێزی بە ڕێبەری و ئیسلام بۆ دادگای ئینقلابی شارستانی مەلایر بانکێشت کراوە. ناوبراو پێشتریش لەلایەن دەستەی بەڕێوەبەراتی هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرشی هەمەدان ناچار بە خانەنشینی ئیجباری کرا. جێگای ئاماژەیە کە حسەین عیبادیان لە چەند ساڵی ڕابردوودا لە قوتابخانەکانی شەهریاری تاران وانەی بە قوتابیان ئەوتەوە. هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و سووریا. ڕۆژی سێشەممە 29 ڕەشەمە ئەرتەشی ئیسرائیل لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوان و تۆپخانەوە هێرشی کردە سەر چەند ناوچە لە باکووری غەزە و شاری ڕەفەح و بەو هۆیەوە دەیان کەس گیانیان لەدەستا. لە هێرش بۆ سەرهێزەکانی حیزبوڵڵا لە سووریەش 5 ئەندامی ئەو گروپە و سپای قۆدس کوژراون. بەپێی راپۆرتەکان لە هێرشی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر شاری ڕەفەح 14 کەس گیانیان لەدەستا و بەهۆی بردومانی خانوویەک لە ناوەندی غەزە 15 کەس کوژراون. لەلایەکی دیکەوە چەندین ئەندامی حیزبوڵڵا و سپای قۆدس لە هێرشی موشەکی بۆ سەر بنکەکانیان لە دەوروبەری دەمەشق کوژراون و 5 فەرماندەی ئەو دوو گروپەش لە هێرشێکی پەهبادی بۆ سەر ناوچەی مەیادین لە مەرزی عێراق و سووریا لەناوبراون. دوا هەواڵمان سەبارەتە بە گیر خواردنی 13 کرێکاری مەعدەن لە رووسیا. ڕۆژی سێشەممە 29 ڕەشەمە بەهۆی داڕمانی مەعدەنێکی زێر لە باکووری رووسیا 13 کرێکار لەژێر دار و پردوودا گیریان خوارد. بە وتەی بەرپرسانی وەستانی زیسکی رووسیا، هۆکاری داڕمانی ئەو مەعدەنە ڕوون نییە، بەڵام لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. بە پێی زانیاریەکان 13 بۆ 15 کرێکار لە قوڵایی 125 میتریدا گیریان خواردووە و هێزەکانی فریاگوزاری هەوڵ ئەدەن ئۆکسیژن، خۆراک و ئاویان بۆ دابین بکەن. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا. جارێکی تر نەورۆز و ساڵینەتان لێ پیرۆز بێت. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.